دەم. ئەمەڵقێ بۆیە باسی برینەکانی دەمتان بۆکەین چونکە زۆر کەس لی تێک ئەچێ لی تێکەڵاوە بێکە تێکەڵاوێنەکە بەسەر یەکتریە. بۆ نمونە هەرچێک لەناو دەمیانە پێڵەن فطریات. خۆی فطریات وشەیەکی عەرەبیە بەرامبەر بە وشەی کەڕووکردنی کوردی بەکارەهێنرێ. بەڵام ئەمڕۆ بۆتان باس دەکەین ئەلەم برینانە کامیان کەڕووە، کامیان برینی ئاساییە، کامیان ڤایرۆسە. بۆ ئەم بەرنامەیەش وەک هەموو بەرنامەیەکی تر من خوێندنەوە و گەڕانی خۆم کردووە بە شێوەیەکی گشتی کێشەکانی نەرمەشانەکانی ناودەمدا بەشەکرێن بە 6 جۆرەوە کە بریتین لە هەوکردنەکان، برینەکان، هەڵتۆقینەکان، پەڵەسپیەکان، کیسەکان و لۆکان. بەڵام ئێمە ئەو وردەکاریە زانستە زۆر قوڵەت هەموو باز ناکەین و تەنها لێرە چەند جۆرێکتان پیشانە دەین کە بەشێکیان لەسەرم سکرینە و لە کاتی پێویستیشا بۆتان گەوراکرێت و پڕ بە شاشەکەی بینن. کە دەست پێەکەین بەمانە یەکەم جار لە دەرەوەی دەمەوە دەست پێەکەین کە بریتین لە تامێسک. کە تامێسک بریتین لە ڤایرۆسە برینکردنی دەمولێەوە کە بە شێوەیەکی گشتی ئەلێرە لە قەراغی لێوە ئابینرێ. ئەم تامێسکانە هۆکارەکانیان ڤایرۆسە. ئەم ڤایرۆسانە خوانە لەشی مرۆڤ ناژین بەرک و وەرێگرن کە وەریشی ئەگرن هەتاو کاتێک کە دۆخێکی گونجاویان دەست نەکەوێ دەست ناکەن بە چالاشی. دۆخی گونجاو بریتین لە چی؟ داچڵەچین لە خەو، کەمبوونەوەی بەرگری یاخود بەرگریەکە بە شێوەیەکی ئاساییکەوە بێتەوە یان بەهۆی هەندێک گۆڕانی هۆرمۆنی وەک سووڕی مانگانە و لێچوونەوە لە تەمەنی گەورەی خانمانە. وردەکاری ئەم بابەتە لەگەڵ میوانی بەرنامەکە باسەکەین کە چۆن ڕۆیا و چییە. بەڵام ئەم جۆرانە بە شێوەیەکی گشتی دەکەونە دەرەوەی دەم لەسەر لێوەکان دەرەکەون ئەگەر چی هەنێکیان لەناو دەمیشا دەرەکەون. باشە. پاش ئەمە چیمان هەیە؟ برینی دەممان هەیە. برینی دەم ئەمە باوترین شتە کە لەناو خەڵکە هەیە کە وەک دەیبینن ئەمە لە دیوی ناوەوەی لێو دەرەکەوێت بە شێوەیەکی گشتی. ڤایرۆسەکان لە دیوی دەرەوەی لێو دەرەکەوێت بەڵام برینەکان لە دیوی ناوەوەی لێو دەرەکەوێت. ئەگەر ئێستا پڕ بە شاشەکە بیبینن تەماشا بکەن برینەکە پەڵەیەکی سپیە و بە دەوریا وەک بازنەیەشی سوور هەیە کە ئەمە لە زمانی زانستیە بە ئەفەس ئەڵسەر ناسراوە. بەڵام ئەوەندە دووبارە بێتەوە کە لە سەرچاوە زانستیەکانە پێی دەوترێت ڕیکەرنت ئەفەس ئەڵسەرس واتە برینە دووبارەکانی ناودەم کە ئەمەش هۆکاریان زۆرە. لە سادەترینیان بریتە لە دوودڵی و فشاری دەرونی. بەڵام ئەمانە دەکرێت ئاوێنە بن بۆ هەندێک نەخۆشی تری لەش وەک کەمبوونەوەی کانزا و ڤیتامینەکان کە جۆرەکانیان چین لەگەڵ میوانی بەرنامەکەیە باسییانەکەین. جگەلەوە ئەم برینانە لە هەندێک حاڵەتە دەکرێت شێرپەنجەش بن. ئەوەش تەمە باسەکەین کە چۆنی و چییە. بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر سادە و ئاسان و سەلامەتن. ئەمە دەرکەوتنی برینەکە. بەڵام هەر لە برینی ناودەمە جۆرێکمان هەیە کە چییە؟ کە زەبرە برینی دەمە بە گەستن ئەم جۆرە دەرەکەوێت. بۆ نمونە لە مناڵانە ئەو کاتێک کە لێو زۆرە گەزن تەماشا بکەن لە قەراغی دەمی مناڵەکەیە لە ناوچەی نزیک لە کەڵبە دەرەکەوێت کە ئەم دەرکەوتنەی برینە بە شێوەیەکی گشتی و کاتێک کە دەچم بۆ لای پزیشکی دان و بەنج وەرەگرێ مناڵەکە بۆی کە بزانێ بەنجەکە خاو بۆ تۆیان نا گازی لێگرێ بەردەوام ئەمە دەکرێن برینە دروست بکە. هەمان برین بەهۆی بەنجی دکتۆری دانەوە دەکرێت لە گەورەشا دەربکەوێ بەڵام لە گەورەیە دەرکەوتنەکەی کە دەیبین بەم شێوەیە لە قەراغی لێوەکانە و ئێستا بە گەوری ئێستا شاشەکەشەی بینن لەم جۆرەیانە دەکرێت گەورەکە پاش بەنجی دانەکە جگەرە بکێشێ کە بەهۆی جگەرە کێشانەوە هەست بە لێوی ناکە بەر کەڵبەکەیەکێ و ئەی بڕێ. ئەمانەش بریتی بوون لە برینەکانی ناودەم و لێو. پاش ئەوە جۆری سێهەممان هەیە کە بریتە لە کەڕ و لێهاتنی زمان. جۆری یەکەم ڤایرۆس بوو کە پێوترێت تامێسک، جۆری دووەم برین بوو، جۆری سێهەم بریتە لە کەڕ و لێهاتن. ئەم کەڕ و لێهاتنانە دەکرێت هەم لە مناڵانە ڕووبە کە بە شێوەیەکی گشتی لە کۆرپەکانە ڕۆیە و هەم دەکرێت لە گەورەکانە ڕووبە بە تایبەتی لە پیرەکانە کە ڕوو خۆی بە شێوەیەکی ئاسایی لە ناو لەشی مرۆڤ ئاژی. بەڵام ئەم جۆرە هەوکردانە پیان ئەوترێ ئۆپۆرچونستیک ئینفێکشنز لە زمانی ئینگلیزیە، بە زمانی کوردی پێوترێ هەوکردنە هەلپەرستەکان، هەلپەرستن. ئەمانە خوا نەژین لە ناودەما بەڵام هەر کاتێک باڵانسی ناودەم تێگەچێ بەکتریاکان کەمە بنەوە ئەم کەڕوان دەستەکەن بە چالاشی و بەم شێوە ناودەمی مرۆڤ سپیەکەن. بەڵام هەموو پەڵەیەکی سپی لە ناودەمی مرۆڤە کەڕوو نییە. ئەمەی کە دەیبین ئەمەیان بریتێ لە فترە لە کەڕوو بەڵام چۆن دەستنیشانەکرێت لە ڕاستیە کاری پزیشکە. لەبەر هەر کاتێکە پەڵەیەکی واتان بینی لە خۆتانەوە مەڵێن فتریا لە دەمی مناڵەکە هاتووە. جام کە ڕۆک باسمان کرد بە زۆری لە مناڵی ساوایە لەگەڵ پیرا دەرەکەوێ لەبەری کە بەرگری لەشیان داڵبەزێ. جگەلەوە لەو بەڕێزانەشکە
دەرمانی دژە هەوکردن یا حەبی ئیلتیهابات شروعی ئیلتیهابات زۆر بەکارهێنن ئەگەری دەرکەوتنی ئەمانەتیان هەیە بەڵام ئەگەر بێت و ئەم کەڕوە لە کەسێکی گەنجە دەربکەوێت بۆ نەتەماشا بکەن ئەم وێنەیە گەنجە سمێڵی ڕەشە لە گەنجێکە لە ناوەڕاستی تەمەن و لە هەڕەتی لاوێتیە دەربکەوێ ئەمە خۆی لە خۆیان نیشانەیەکی پرسیارە کە دەکرێت ئەم کەڕووکردنی ناودەمە نیشانەی نەخۆشیەشی مەترسیداری بەشێکی تری لەشی مرۆڤێ هەر بۆ نمونە کەمبوونەوەی بەرگری لە مرۆڤە لە نەخۆشی ئایدزە یەکەم جار پزیشکی دان دەکرێت بیبینە ئەمەش دووبارە ئەم کەڕووکردانەی دەم لەگەڵ میوانی بەرنامەکەیە تاوتوێەکەین شتێکی تر هەیە ئەمانە هەموو پەڵەی سپی ناودەمن هەر لە پەڵەسپەکانی ناودەما جۆرێکی تری پەڵەمان هەیە ئەمە پەڵەیەشی سپیە بەڵام کەڕووکردنیش نییە ئەم جۆرەیان بریتە لە زمانی جوگرافی کە بە شێوەیەکی سروشتی ئەم زمانە خۆی وا دروست بوو لەوانە پێتان سیر بێ ئەگەر پێتان بڵێم لەگەڵ گۆڕانی تامەکانە ئەم پەڵانەی سەرزمانیشە گۆڕێ ئەمان هەتا بڵێ ئاساییە و هیچ نەخۆشیەکیش نییە ئەمانە هەموو سپی بوون جۆرێکی ترمان هەیە ڕەنگەکەی ڕەشە کە ئەمە پێی دەوترێ مو لێ هاتنی زمان هەروەک شاعیرەڵێ ڕەبی مووی لێ بێ زمانی پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ ئەمە حەمدی وای فەرمووە بەڵام بۆ مرۆڤ مو لە زمانیە بەتایبەتی ئەمە لەو کەسانە ڕواکە جگەراکێشن لەبەرەوەی لەسەر ڕووی زمانی مرۆڤ گۆپکەکانی تامکردن هەیە ئەمە هەمان کەسە بەڵام زمانی بەپاکی ئەمە هەمان کەسە زمانی بە پیسی گۆپکەکانی تامکردن تاری جگەرە ئەو قەترانی کە ناو جگەرایە لەسەرانیشێت و دەبێتە هۆی موکردنی زمان هەندێک جاری ژەمە لە دەرەنجامی بەکارهێنانی هەندێک حەبوو دەرمانی وەک شروبەکانی ئاسن دەکرێت دروست